بەناوی خوای گەورە و میهرەبان ئامادەبووانی خۆشەویست چالاکوانان وەک ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی بە خێرهاتنێکی گەرمتان دەکەین. هاتن و هەڵوێستان تیمای وەفاداریە بۆ پشتگیری لە مافی مامۆستایان و فەرمانبەران. ماف نادرێ ئەسەندرێت. بەڕێزان هەروەک ئاگادارن ئەمڕۆ پێئەنێینە نۆهەمین ڕۆژی بەسەر مانگرتنی شکۆمەندی بەشێک لە مامۆستایانی سەربەرز. ئێمە ئەمڕۆ لێرە لە شاری مانچستەر هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتی ڕیسوا و شەرمەزار دەکەین بە گوێنەگرتن بۆ داوا مافەڕەواکانی مامۆستایان. هەروەها پاڵپشتی و ئاو هەڵوێستی خۆمان ڕاگەێنین بۆ ئەم ستەمەی لە مامۆستایان و فەرمانبەران نەکرێ. سپاس بۆ هەڵوێستی بەرز و پیرۆزی مامۆستایان، هیوای سەلامەتی و تەندروستیەکی باشیان بۆ دەخوازین. بەڕێزان وەک ئاگادارن لە سایەی دەسەڵاتی بنەماڵەی بارزانی و تاڵەبانی ململانەی سیاسی و بەرژەوەندی خوازیان لەگەڵ بەغدا بۆتە هۆی ئەو دۆخە دژوارەی ئێستا و مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستان زەرمەندی یەکەم بن و زیانی زۆریان پێبگات و نەتوانن بژێوی خۆیان و ماڵ و منداڵەکانیان دابین بکەن. ئەم دۆخەش هەرتەنها مامۆستایان زەرمەند نین، بەڵکو خوێندکاران و قوتابیان گەورەترین زیانیان پێگەیشتووە و کێشەی گەورە بۆ پرۆسەی خوێندن و پەروەردە دروست کراوە. بەهۆی ئەوەی مامۆستا بەبێ موچە و باری گرانی خۆی ناتوانێ وانەکانی خۆی بڵێتەوە هەرکی سەرشانی خۆیان جێبەجێ بکات. بەڕێزان بنەماڵەی بارزانی و تاڵەبانی لە پێناو بەرژەوەندی تەسکی حیزبایەتی و بنەماڵەی خۆیان هیچ باکیان بە بژێوی ژیانی مامۆستایان و هاوڵاتیانی کەم دەرامەتی ئەم نیشتیمانەیە. ئەوان تەنها بیر لای دزی و بردننی داهاتی نیشتیمان و شەڕی پۆست و بەدەستهێنانی پارە و خۆش گوزەرانی خۆیان. هەرگیز باکیان بە مردن و برسیکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەت و نەبوون نییە. سپاس و ستایش بخوای پەروەردگار بە خێراتنی هەموو لایەک دەکەین. ئەبەن کاک شەمیران ئەو ئاەتە پیرۆزەی بیرهێناینەوە ئەو خوێندیەوە منیش بابەتان تەفسیر کەم. ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون. يعني باوا حساب نكري خواي پروردگار نابينێت زاڵمەکان چی دەکەن و چ زوڵمێک دەکەن. هەر بۆیە هەر کەسێک هەر تاکێک هەر شخصێک دەبێت لەبەرەی مەزلوم بێت، لەبەرەی ستەم لێکراو بێت، نەک لەبەرەی زاڵم هەرچەندە قووەت و هێز و تواناشی هەبێت. بەڕاستەکەی من لێرە لە خزمەتتاندا وەکو کەسایەتێکی ئاینی قسە دەکەم لە خزمەت ئاەتەکان و فەرموودە شیرنەکان، چونکە من تەکەلەمە فی غەیری فەنیه ئەتا بالعەجائب. سەیر دەکەی هەیە لە هەموو شتێکدا قسە دەکات، لە هەموو بابەتێک قسەی هەیە، ئێشتی سەیریشی لێ چاوەڕێ دەکرێت. هەر بۆیەش وەکو ڕێزێک وەکو گەورەی مامۆسا لە شەریعەتی ئیسلامدا وەکو بیرهێنانەوەیەک چەند ئاەتێک باز دەکەین لەگەڵ چەند حەدیثێک نووسراوە لەسەر دروشمی ئەو وەرەقانە لە زۆرێکیان کە دەستبردن بۆ شکۆی مامۆسا تاوانێکی گەورەیە. بەڵێ بێگومان تاوانێکی گەورەیە، چونکە مامۆسا نەبێت ئەی جیل لە دوای جیل چۆن پەروەردە ببێت. الدنيا ملعونة ملعون ما فيها. فەرمووی هەرچی دنیای و ئەوی لە ناویشی دەیە نەفرەت لێکراوە ئیلا چەند صنفێک نەبێ. یەکێک لەوانە فەرمووی ئەو عالمەن ئەو متعلمە مامۆسا لەگەڵ قوتابی کە لە ژێر دەستی ئەو پەروەردە دەبێت. يرفع الله الذين آمنوا. ئای گەورە مامۆسای بەرز کردوتەوە لەو مەکانەتی پێداوە. ئێمەی کوردانی تاراوگە کە لە تاو زوڵم و زۆری تیرۆرستانی یەکێتی و پارتی دەربەدەری وڵاتان بووین، چۆن لە کوردستان بەشدار بووین لە کار و چالاکیەکاندا لێرە و لە هەر جێیەکی دنیا بێت دەنجی خۆمان دەگەێنین پشتگیری تەواوی مامۆستا و فەرمانبەران و هەموو چین و توێژەکان دەکەین. دەنگمان لە پاڵ دەنگتانە و بێدەنگ نابین لە زوڵم و زۆری کە دەرحەق بەگەلەکەمان دەکرێت. دڵمان لاتانە، دەستمان لە ناو دەستانە. ئێوە سەربەرزن، سەرشۆڕی و ڕسوایی بۆ جوود بنەماڵە. کۆتایی پێدێنم بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز. ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون
إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار. دیارە حکومەتێکی نەخوێندەوار و خێڵەشی دەیهەوێت جیلێکی نەخوێندەوار و چەک بەدەست خاتە ناو کۆمەلگا و کۆمەلگایەکی دابڕاو لە هەرچی پێشکەوتن و حەزارەتە دروست بکە. ئیدی هەر ئەمەش هۆکارن بۆ ئەوەی سەرەڕای ئەم هەموو مانگرتن و ئازار و بەژمەینەتی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ئەو مامۆستایانە دەستیان داوەتێ و سەرمەشقی ئەوەنا هیچ گوێیان پێنادەن و لە نێوان بەرداشی بەغدا و هەولێردا ئیدی حەق و مافی ئەو خەڵکە ڕەشوڕوتەی کە بە ناوی موچەوە کە حەقێکی شەخصی خۆیانە و ئیمتیازاتێکی سەرەتایی خۆیانە ون بووە. کۆمەڵێک سەردان و هاتوچۆی بەغدا لە نێوان هەولێر و لە نێوان بەغدا دیسان ئەو حەق و مافەی کە خەڵک دەیهەوێ بزر بوو. دیارە ئێمە ئەمڕۆ لێرەین لە دوورە وڵات بۆوە پشگیریکردن لەو برایانەمان کە دەیانەوێت بە مافە سەرەتایەکانی خۆیان بکەن. یعنی تۆ حکومەتێکت هەیە پێداویستی سەرەتایی دابین ناکە نە لە ئاو نە لە کارەبا نە لە هیچ ئیمتیازاتێک کەچی سەرەڕای ماندووبوون و سەرەڕای شەونخوونی مامۆستایان لە ژێر خێمەدا تا ئێستا هاوڕێکیان لێ نەدراوەتەوە هیچ کەسێ بە دەنگیانەوە نەهاتووە. ئەمە جێگای ئەسەفە چونکە هیچ هەنگاوێک نە لەلایەن حکومەتی هەرێمەوە نە لەلایەن حکومەتی عێراقەوە جددی نییە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. هیوای سەرکەوتن و پشتگیری خۆمان بۆ مامۆستایانی کوردستان ڕادەگەێنم هەر لە ئێستەوە ئەمەوێ بە پارچە شعرێک تعبیر لە مۆزعی کوردستان بکەم و پەیام بگەێنم بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. ماحویە فەرموێ فەلەک هەرگا کەسێکی هەڵبڕی وەختی هیلاکەتیە کە سەر بۆ گەینەپەت بێ پێ لە کورسی و ئەسکەمل چی بکە. ئەمەیە بەم پەیامە ڕێی بگەێنم ئێوە هەتا گەورەتر بن جوانترەکەون، ئێوە هەتا گەورەتر بن خراپترەکەون. ئیشەڵڵا بە پەنای خواوە کەوتنتان نزیکە. ماندوو مەبن چونکە ئێوە سەرقافڵەی ڕێی دەرباز بوونن، هەستنە سەر پێشمان کەون، ئێوە بۆ ئێمە ئەزمونن، ئێوە وانەی سەرەتایی فێرکاری ڕێ بتشکێنن، ئێوە هێز و هەم ئیرادەی شۆڵاوی زوڵم تەکێنن. ماندوو مەبن چاوەڕێکەن میلەت هۆشیار ببێتەوە، چاوەڕێکەن کەمی ماوە مێژوو دووبارە بێتەوە. دڵنیا بن بۆ ئەم جارەش سلەیمانی پێشەنگە بێ، ئەم جارەشیان سلێمانی دەنگدانەوەی پڕەنگە بێ. چاوەڕێکەن و ببینن کۆڵپەی یاگری سلێمانی چۆن گڕبەردادەتە تەختی گوتە بێش و ئاغاکانی، چۆن گڕبەر ئەدا بە تەختی گوتە بێژ و ئاغاکانی. ئەبێ هەزاران زمان درێژ و زمانیان بکەوێتە ژێرپێ، ئەبێ پارە و پلەکانیان لە پشت بارکەن وەکو چوارپێ. تەنها ئێوە ماندوو مەبن، بەهێزەوە پێشمان کەون، کۆڵ لەدانتان نزیک بوونە و بەهێزەوە سەراکەون. زۆر سپاس. گرتن لە مافەکانی مامۆستا و ئازادیەکانیان، چونکە لەم ڕۆژەدا ئێمە لێرەین چەندها مامۆستا ڕزمانیان گرتووە خۆیان خستۆتە مەترسیەوە لە پێناو بەدەزێنانی مافە سەرەتایەکانیان و بۆ مافێکی ژیانیان. داوەشین بۆ حکومەتێک لە پاش 34 ساڵ کە نەیتوانی موچەی فەرمانبەرانی خۆی دابین بکات و نەتوانێت موچەکانیان بداتێ و مافە سەرەتایەکانیان بۆ دابین بکات. ئەندەڵی جار بڕوانن بۆ چینی هەژار، هەرمەیان دەنەبەر شەق و پەلەمەر، ئەوان چۆن دەستی ئێوەیان دەگرت بە هەزاران کەس لەم ڕێگایە مرد. ئەو کەسە کووردە کوردێکی مرد بێ لە حەق پەرستی ڕق وەکو بەرد بێ. بۆ ئێوە هەژار، بۆ ئێمە هەژار، بۆ ئێوە تێر بن، بۆ ئێمە ڕێوی، بۆ ئێوە شێر بن. پشتان کردۆتە میلەت بەگشت جۆر، لێک جودا ناکەن زەرد و شین و مۆر. وڵاتێکی وا پڕ خێر و داهات، وا حوت و حەزیا هەمووی قوتەدات. وڵات نەماوە لە دەرگای نەدەی، وا ئەو خێر خوازە هانای بۆ ببین. تا ڕزگارمان بێ لە دەست خوێن بژی، ڕۆژ نییە سەدەن لاومان لێ نەکوژی. خوای گەورە ئەم تەخت و بەختە تاکەی بچێژین، ئەم ژینە سەختای ئێمە
یەکێک خاوەن وڵات بۆچی خوێن بژێک وا خوێنما بخوات راتنی هەموو چالاکوان و ئەندامانی ڕێکخراوی داکۆک بۆ مافی ئازادی یەکەم ماف نادرێتە سێنرێ بەڕێزان زوڵم ستەمگریەکی یەکێتی و پارتی بەرامبەر بە مامۆستایان و فەرمانبەران گەیشتووەتە لووتکە ئەم دەسەڵاتە کار لەسەر لە دەستەمۆبوون بە کۆیلەبوون ئەکات بۆیە ئەمە لەگەڵ بەهاکانی ماف و ئازادی یەک ناگرێتەوە داوا لە هەموو ئازادی خوازانەکەین هەڵوێستیان هەبێت لەسەر مانگرتنی مامۆستایان و فەرمانڕەوەکانیان بۆ بگەڕێننەوە کە چەندین ساڵە بەدەست دەسەڵاتی خۆسەپێنی یەکێتی و پارتیوە ئەناڵێنن بەهۆی نەدانی موچەکانیان سەرشۆڕی و ڕوڕەشی چەتەکانی یەکێتی و پارتی کە موچەی خەڵکیان بە بارمتە گرتووە مافەکانیان پێ نادەن لە هەموو چالاکوان و خۆشەویستان سڵاو لە مامۆسایانی ناڕازی سڵاو لە بیوێریان سڵاو لە خۆڕاگریان ئێمە ئەمڕۆ لێرە کۆگر بووینەتەوە بۆ پشگیری لە مامۆسایانی ناڕازی کە ئەرکێکی مامۆستا لە هەموو ئەرکەکان پیرۆسترە بەڵام بەداخەوە بەهۆی حکومڕانی پارتی و یەکێتی کە ئەوان داوای سەرەتایی مافی خۆیان دەکەن لە پێناو دەوە داوا لە هەموو ئازادخوازان ئەەکەین هەڵوێستیان هەبێت و لەسەر ماگرتوانی مامۆستان و مافە ڕاواکانیان بۆ بەڕێوە چونکە چەند ساڵە بەدەست دەسەڵاتی خۆسەپاندنی یەکێتی و پارتی ئەناڵێنن بەهۆی نەدانی موچەکانیان سەرشۆڕی و ڕسوایی بۆ چەتەکانی یەکێتی سەرەتا بەناوی خی گەورە میهرەبان ئێمە زۆر بە خێرهاتنیە خەڵکە بە ڕێزاکەم کە هاتون بۆ پشگیری مامۆستایان هاتون بۆ پشگیری گەلی کورد بەڕاستی زۆر بەداخەوەم بۆ ئەو حکومەتە بۆ ئەو دەسەڵاتە کە ئاوا ڕێز لە مامۆستایانە گرن کە بەڕاستی دژی ئەوەن کابرا خۆپیشانی ناڕزایی بۆ ژیانی خۆی دەرەبڕێت بەڕاستی کارێکی زۆر نەشیاوە زۆر ناڕاستە کە حکومت بۆ شێوە مامەڵە لەگە مامۆستایانەکات لەگەڵ گەلی کوردەکات هیوادارم شتەکان زۆر بەرەو باشی بڕوا بەرەو پێشەوە بڕوا سەرەتا بەناوی خوا بەخێراتنی بەڕێستانەکەم بەخێراتنی و برا بەڕێزانەشەکەم پشوانی خۆمان بۆ مامۆستایانی بێموچە مانگرت و دەرەبڕین بەڕاستی خۆپشاندان ئەکەین لە دژی ئەو بێموچەی و خراپی وەزعی کوردستان ڕۆڕەشی بۆ سەرانی دەسەڵات یەکێتی و پارتی بەڕاستی هەتا ئەتوانن خەڵکە چەوسێنەوە زۆر سپاسی ئێوەشەکەم و بەخێربن بۆی پرسیری لە مامۆستایانی بەڕێز و خەڵکی و شەڕەفی کوردستان بگرین نەفرەت لەو دەسەڵاتە بێتن ئێمە لێرەوە پێیان دەڵێن کە زۆرمان سەبر گرتووە و کەمیان ماوە ئینشاءڵڵا بە ئیزنی خوا ڕۆژێکدا دێتن لە ناو دەچن و خوای گەورە لە ناویان دەباتن نەفرەت لەو دەسەڵاتە بێتن سپاس خوای گەورە ئەم ڕۆهاتووین لە مانچستەر پشگیری خۆمان بۆ مامۆستایانی کوردستان دژی ئەم حکومەتە گەندەڵا بۆ پشگیری مامۆستایان لە مانچستەر وەکو کوردانی داکۆک دەستخۆشییان لێ دەکەم بۆ ئەو برایانەی لێرە دەستان